بینەرانی زێدازی زێناڵتیەم کاتتان باش. 22 ساڵ پێش ئێستا و لە 13 حوزەیرانی 1970 چەند فیشەکێک کۆتایی بە ژیانی یەکێک لە دیارترین سەرکردە کوردەکانی ئێران هێناو. تا ئێستاش بکوژانی ئازادن. ئەو سەرکردەیەش سکرتێری حزبی دیموکرات بوو کە ناسراوە بە دکتۆر قاسملۆ. لە تاوتوی ئەمڕۆماندا هەوڵ دەدەین تیژ بخەینە سەر بارودۆخی کوردەکانی ئێران و ڕۆڵی پارتە سیاسیەکان لە دەرکردنی دۆزی کورد لەو چەقبەستنەی کە تێیکەوتووە. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری مادح ئەحمەدی بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی کردووە. کاک مادح بەخێر بێت. بەڵێ وەکو دەزانین 22 ساڵ بەسەر تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ تێبەڕ دەبێت و تا ئێستاش هەوڵێکی جدی بەدی ناکرێت بۆ دەستگیرکردنی بکوژانی و تا ئێستاش بکوژانی ئازادانە دەسوڕێنەوە. بۆچی؟ لە ڕاستیدا هەرو کاتێکە بەداخەوە دکتۆر قاسملۆ و هاوڕێیانی ترۆرکران هەوڵێک درا لەلایەن حزبی دیموکراتی کوردستانەوە لەلایەن خێزانی ڕەحمەتی دکتۆر قاسملۆ لەلایەن سکرتێری و کاتی حزبی دیموکرات جەنابی مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادەوە هەوڵێک درا کە ئەو دۆسیە بە دووەداچوونی بۆ بکرێ، بەڵام بەداخەوە ئەوەندەی من تعقیبی مەسەلەکەم کردووە لەو کاتەداوە تەنانەت تا ئەم ساڵانەی دوایشکار بەردەوام بووە بەرژەوەندیەکانی نێوان کۆماری ئیسلامی چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی سیاسیەوە پێشی بۆ مەسەلەیە گرتوانێ بەرژەوەندی ئابووری و سیاسی نێوان کۆماری ئیسلامی و ئۆتریشیا نەمسا. ئەمە وای کرد کە لەواقع ئەو دۆسیەیە بە گوێرەی پێویست بە دوواداچوونی بۆ نەکرێەوە. لە هەمان کاتیشە دەبینین بەو شێوەی کە پێویستە مەسەلەن لە ئاڵمانە دادگا سربەخۆ بوو توانی بڕیار لەسەر دۆسیەی ترۆری دکتۆر شەرەفکەندی بداوە ترۆریستەکانی ناساند و سزایدان، بەڵام لە نەمسا دادگا بەو شێوەیە استقلالی عملی نەبوو یا سربەخۆیی نەبوو، نەیتوانی بە دوای ئەو مەسەلەیەدا بڕوە. لە ساڵانی ڕابردوودا ئێمە بەشی دیپلۆماسیمان لە دەرەوە هەوڵی داوە بەرحاڵ بە دوواداچوونی ئەم مەسەلەیە بکاوە لە هەوڵدایە سەش لەگەڵ پەرلەمانتارە هەن لە مەسەن وڵاتی ئۆتریش یا لەگەڵ مەسەڵێکی ئوروپا یا لەگەڵ وڵاتانی دیکە کە بتوانین لۆبیەک بۆ مەسەلەیە دروستکەین و لە نهایەتدا ئەو دۆسیە بە نەتیجەیە بگەین، چونکە دۆسیەکە ئێستا شەر بەکراوەی ماوەتەوە بە هیچ ئەنجامێک نەگەیشتووە. بەڵام ئەوەندەی کە دەکرێت مەسەن ممکنە مەسەلەیە پێویستی بە پشتیوانیکی زۆر بێ، هەمی خەڵکەم پشتیوانیکی مادی زۆر بێ، ئەوەندەی لە توانای حزبی دموکراتدا بێ پێم وایە لەو پەیوەندیدا بە تایبەت لە 1-2 ساڵی ڕابردووە درێغی نەکرۆ لە هەوڵی مەسەلەکەدا. بەڵێ وەکو دەزانین دکتۆر قاسملۆ لە ڤیەنا تیرۆر کرا. وەکو خۆش دوزت بڵێن پەیوەندی ئابووری و سیاسی نێوان نەمسا و ئێران ڕێگر بۆ لە بەردەمەوە. زانیاریەکانیش باس لەوە دەکەن کە لەو کاتە بە بیانووی خەلەلێکی ئیداریەوە نەمسا پاساوی هێناوەتەوە بۆ ئەوەی کە وەفدەی لەگەڵ دکتۆرە کۆبووەوە بڵێن نەمسای بەجێهێشتۆ. بۆچی هەوڵ نادەن لە ڕێگای دەرەوە وەکو باس لە بانگەشەی دیموکراسی دەکرێت، بانگەشەی ئازادی دەکرێت، بانگەشەی گێڕانەوەی ماف بۆ خاوەنەکانی دەکرێت، ئێوە بۆ هەوڵ نادەن لەو ڕێگایەوە فشار لەسەر نەمسا دروست بکەن؟ ئێمە دەکرێت ئەوەندەی کە بەرحەڵ لەم پەیوەندی بەێمەوەی هەیەیانێت تا ڕادەیەک بە گوێری ئیمکانات و توانایەکانی حزبی دموکراتی کوردستان لەو پەیوەندیدا هەوڵمانداوە لۆبیەک دروستکەین بۆ مەسەلەیە ڕۆک و پێشتر شارم کرد. بەڵام یەک شتەیە کە پێویستە ئێمە لە بەرچاوی بگرین، دنیای دەرەوە هەموو وڵاتان هەر ئۆرگانێک هەر ڕێکخراوێک ئێمە چایلەکەن لە سیاست و لە معاملە و لە ئەو جۆرە تەعاملانەدا بەرژەوەندی میلاکی شتەکانە بەرژەوەندی بنەمایەوانە. بەداخەوە تا ئێستاش باسڵا ئەگەر چاولێکین مەسەلەن هەندێک لە وڵاتان کە پێویستە بێنە پشتیەوە مەسەلە کۆمەڵی بوردە بەرژەوەندیان لەگەڵ ئێران هەیە، بۆیە بە شێوەیەکی جدی ناینە نێوە مەسەلەوە. ئەگینا لە ئاستی هەندێ ئەندام پەرلەمانە هەندێ مەسەلەن کۆمەڵی ڕێکخراوی تردا هەوڵدراوە لەگەڵ دەوڵەتی نەمسا قسە بکرێ بۆ یکان مەسەلەیە بەرحاڵێک لای بکرێتەوە، بەڵام بەداخەوە دیساندانم بەداخەوە یەکەمەوەیە دەوڵەتی نەمسا تا ئێستا ممکنە بە گوێرەی بەرژەوەندی خۆی ناتوو سەر و خەناتە کە ئیشی جدی لەسەرەوە مەسەلەیە بکە. دووهەمیش ڕەنگە ئیمکانات و توانایی ئێمە حزبی دموکراتی کوردستان لەو ئاستەدا نەبێت کە بتوانێت مەسەلەن پارەیەکی زۆر تەرخانکە لۆبیەکی باشی بۆ تەرخانکە کۆمەڵی پارێزەری باش بۆ تەرخانکە کە هیچ لەسەرەوە مەسەلەیەکەن ئەمەش بۆ خۆی کەم و کۆڕیکە. بڵێ نەمانی دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ چ کلێنێکی لە ڕیزەکانی حزبی دیموکرات دروست کرد و
چ زیانێکی بە دۆزی کورد لە ئێران گەیان؟ لە ڕاستیان پێم وایە بە ترۆرکردنی دکتۆر قاسملوو کەلێنێکی گەورە لە بزوتنەوەی سەراسەریە لە ئێران دروست بوو، نەتەنیا لە کوردستان. ڕەنگە مەسەلەن دکتۆر قاسملوو دروستە وەکو سکرتێری یاوەکو ڕێبەری حیزبی دموکرات و یا بۆش ناسرا بوو ڕێبەری بزوتنەوەی ملی دموکراتیکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمە بەرحەڵ لە جێخۆیدا شانازیەکە بۆ حیزبی دموکرات، بەڵام واقعیەتەوەی کەسایەتی دکتۆر قاسملوو کەسایەتێکی فرە ڕەهەند بوو و ئێستا محوریەتێکی لەسەرەوەی حیزبەکان پەیداکرێ. من ناکرێت کەسایەتی دکتۆر قاسملوو لە چوارچێوەی حیزبێکە ڕابگرین. ئەمە یەک. خاڵێکی ترکە دەگەڕێمەوە سەرپرسیارەکەت لە سەردەمێکا کە بەرحەڵ دکتۆر قاسملوو بوونی هەبوو دەمانبینی بە نسبەت پارچەکانی کوردستانەوە، بە نسبەت باشوورەوە، بە نسبەتی باکوورەوە، بە نسبەتی ڕۆژاوە، بە نسبەت هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕۆڵێکی زۆری هەبوو، بە نسبەت چوونە پێشەوە لە مەسەلەی نەتەوە جۆر بە جۆرەکان لە ئێران ڕۆڵێکی ئێزگار زۆری هەبوو و بە شێوەیەکی گشتی محوریەتێکی پەیدا کردبوو. ئێستا ئێمە گەرێمە چاولێکین لە ئەدەبیاتی فارسەکان لە نەتەوەکانی دیکە لە ئێران بە گوێرەوەی کە باسە دکتۆر قاسملوو دەکەن تایبەتمەندیەکانی بە بەرحاڵ بە شێوەیەکی بەرز دەنرخێنن. ئەمە هەموو ئەومان بۆ دەردەخات کە کەلێنێکی زۆر گەورە دروست بووە. ڕەنگە پێویستی یابوونی کەسایەتێکی وەکو دکتۆر قاسملوو لە ئێستادا زۆر بێ و بە تایبەت کە ئێستا لە ناوچەکەدا دەبین کۆمەڵی ئاڵوگۆڕی نوێ هاتوۆتە ئاراوە لە ئێران بە هەمان شێوە کەسایەتێکی وەک دکتۆر قاسملوو بەڕاستی دەیتوانی محوریەتی ئەوەی هەبێ کە هێز و لایەنە سیاسیەکان نەتەنیا کورد نەتەوەکانی دیکەش بەرحاڵ وەکو ڕێبەر قبوڵیان بێ بۆ ئەوەی کە مەسەلەن ڕێبەری حرەکەتێکی گەورە لە ئێراندا بکە. کەواتە تۆ پێ دوایە گەر ئەو بمایە دۆزی کوردێسە لە جێگایەکی تر دەبوو؟ حقەتەن کۆمەڵە شتەیە لە کەسایەتی دکتۆر قاسملوودا کە دەبینین وتم کەسایەتێکی فرەڕەهەندە چه پێگەیەکی زانستی کە مەسەن نەگەر حسابکەین پێگەیەکی زانستی بەهێزی بووە، مامۆستا بووە لە ئوروپا، چەندین زمان شارەزا بووە، دیپلۆماتێکی باش بووە لەگەڵ گەورە سیاسمەدارانی دنیای دەرەوە نێوانی هەبووە، دەرگای ئینتەرناسیۆنالی سوسیالیستی بەرەوڕووی کووردا کردوێتەوە، هێزە کوردیەکانی تری واردی ئەو ڕێکخراوە کردووە. ئەمانە هەموو کۆمەڵی تایبەتمەندی گەورن. بۆیە ڕەنگە ئەگەر کەسێک وەک دکتۆر قاسملوو مابە لە ڕێگایەوە دەسوپێوەندیانەوە کە هەیە بوو بتوانی بە مەسەلەن مەسەلەی کورد باشتر بەرێتە پێشەوە چونکو تایبەتمەندیەکەی هەبوو، یا لە هەمان کاتژیا بە نسبەت نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانەوە گەر حساب بکەین ئەبینی مەسەلەن ئەو جۆرەی دکتۆر قاسملوو وەکو کەسایەتێکی کاریزماتیکی لێات بوو ڕاهبەرانی حسابی تروان نەبوون. لە نەتیجە دەبینی کاریگەری دکتۆر قاسملوو زۆر بوو. کەواتە گەر کەسێکی وا مابە درێژەیدا بە بەخەبات دڵنیا مەسەلەی کورد لە خۆناغێکی دیکە. بەڵێ کاک مادە پرسیارێکی کریسکۆ چیرات لێ دەکەم. کریسکۆ چیرات دەڵێت دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو پێی وابوو کە حکوومەتی یان ڕژێمی ئەو کاتەی ئێران لە دۆخێکدا بووە کە دانوستانی پێقبوڵ بووە و دەشڵێت چەند جار دکتۆر قاسملوو لە بەردەمی خۆم وتەیەکی باوکی دووبارە کردوەتەوە، وتویەتی کە فارست بینی خۆت ڕزگار بکە. کەواتە بۆچی خۆی کەوتە داوەکەوە؟ کۆمەڵە فاکتەر لەمەیە دەور دەبینەوەی کریسکۆ سەراکە هێنایەتەوە. من لە زۆر شوێنی تر لە جەنابی مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە کە ساڵانێکی زۆر لەگەڵ دکتۆر قاسملوو بووە یا هاوڕێیانی دکتۆر قاسملوو بەرحاڵ ئەو شتەم بیستەوە واقعیەتی هەیە و مەسەلەیە، بەڵام دکتۆر قاسملوو لە سیاسەتدا بە شێوەیەکی ڕەش و سپیچاوی لە مەسەلەکە نەدەکرد، نە سفر نە سەد ئەوە نەبوو. مەسەلەن نێوان سفر و سەدا کۆمەڵە ڕقەمی تر هەن. لەو نێوانە گەرێمە چاولێکین دکتۆر قاسملوو لە ماوەی ژیانی سیاسیدا هەموو جۆرە خەباتێکی گرتووەتە پێش. کەواتە لە ڕێبازی دکتۆر قاسملوودا هەموو ڕێگاکان بۆ گەیشتن بە مافی خۆت یا ئەو ئامانجەی کە هەتا ڕەوا بووە. کاتی خۆی ڕێبەری حرەکەتێکی چەکدارانە بزوتنەوەیکی چەکدارانەی کردووە، هاوکات لەگەڵەوە دانیشتنی کرد و توێژی کردووە، هاوکات لەگەڵەوە لە ئاستی دیپلۆماسی و لە دنیای دەرەوە ئاکتیڤ بووە و توێژی یەکێک لە ڕێگاکان بووە. پاشان لە قۆناغێکا چوو توێژەوە کە شەڕی نێوان عێراق و ئێران کۆتایی پێهات بوو. ئەو مەسەلەیە فاکتەرێکی کاریگەر بوو بۆی کە دکتۆر قاسملوو بکەوێتە توێژەوە. پێی وابوو مەسەلەن لە ئەم سازشەدا لە نێوان ئێران و عێراقا کورد دەبێتە قوربانی، بۆیە ئەو هەوڵی دەدا پێشەوەی شتەکە بە ئاکام بکە لە ڕێگای توێژەوە بێ یا لە ڕێگای فشاری جۆراوجۆرە بێ، هاوکات لەگەڵەوەی توێژەکە بزوتنەوەیکی چەکداری گەورە یا مقاومەتێکی چەکداری بەربڵاو لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئارادایە هەموو ڕێگەکانی گرتووەتە بەر، بە تایبەت ئەو فاکتۆرەی کە مەسەلەن شەڕی ئێران و عێراق دەوەستێ یەکێ لە کاریگرترین فاکتۆرەکانە بۆەوەی کە مەسەلەن دکتۆر قاسملوو دەکەوێتەوە توێژەوە. بەڵام عەبدوڵڵای حەسەنزادە دەڵێت کە گەورەترین هەڵەی استراتیژی یان گەورەترین هەڵەی تاکتیکی
لە مێژووی حەزبی دیموکراتدا ئەوە بوو کە ڕێبەری حەزبی دیموکرات باوەڕی بەوە هێنا کە لەگەڵ ئێران و ڕژێمی ئێراندا دابنیشێت و گفتوگۆ بکات کە لە کۆتاییدا لە دەستدانی دکتۆر قاسم لێ دەکەوێتەوە. ئەم شتەی مامۆستا بەرحاڵ لە کاتی خۆیان کەوتوێتیم پێم وایەوە شەڵەیەکی تاکتیکیە بەرحاڵە باسیکە بەڵام وتوێژ لەگەڵ دانیشتن لەگەڵ کۆماری ئیسلامی تەنیا ئەو مەرحەلەیە نییە پێشتری دانیشتنی هەبوو دکتۆر قاسم لەگەڵ کۆماری ئیسلامی کاتی خۆی دکتۆر قاسم لایەن هەر هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە ئەو کاتە حیزبی دیموکرات قاون هێزێکی 20,000 کەسی بوو ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی بەدەستەوە بوو بە سازشکار لە قەڵەمەدا چ بوو دکتۆر قاسم هەوڵی بدا لە ڕێگای دیالۆگ و دانیشتانەوە بەرحاڵ بتوانێت شتێک بۆ کورد مسۆگەر بکە مەسەلەن تۆ دەبینی شەڕی سێمانگە دەکات لە ساڵی 1970 یا هەشتا پێم وابێت لەو دەوروبەرە شەڕی سێمانگە دەکرێت پاش شەڕی سێمانگە خومینی کە فشاری بۆ دێ پەیامێک دەدا بەڵێ بە پەیامی خومینی دەڵێەوە ئامادە دەبێت لە ڕێگای وتوێژەوە بڕاتە بێشەکەواتە وتوێژ لەو لە لای دکتۆر قاسمەوەی کە لە ڕێگاکان بووە وەو کاتەشکە و شرایەتە هاتوۆتە پێش ئەوەی هەڵبژاردووە ڕەنگە ئێستا مەسەلێکی پێ وابێ مەسەڵ مەهڵەیەکی تاکتیکیانە کەسێکی تر پێ وابێت لەژێر مەسەلەن کاریگەری کۆمەڵی فاکتۆردا بەرحاڵ هەندێک دەستیان داوەتە دەست یەکە ئەو شتە ڕوو بدا کە خۆزگە ڕووی نەدا بە بەرحاڵ کەسێکی وەک دکتۆر قاسم و مابایەتۆ ژیانێکی بەرحاڵە تاسیرێکی تری لەسەر بزوتنەوەی کوردە بای وە دڵنیاشم حزوری ئەو لە عرسەی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانە دەیتوانی بە چەند هەنگاو لە ئێستا مەسەلەن باتە پێشترە. بەڵێ کاک مادەح دەوترێت کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانیان با بڵێن لە ئێران بە هاوڵاتی و بە کەس و لایەن و پارتە سیاسەکانەوە بە قۆناغی چەقبەستنیان متبوون بە تێپەڕ دەبن. تۆ تا چەند هاوڕایت؟ من پێم وانە بەرحاڵەمە نابێ بەو شێوە ڕەش و سپیچاو لە مەسەلەکەکەین کۆمەڵە فاکتۆرە ئێمە دەبێت لە ئێرانە بیان بینین بەرحاڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشم پاشەکان تەجروبەی دامەزرانی حکوومەتی مۆدلی مۆدرنی هەیە کۆماری کوردستان لە ساڵ 1946 لە مەهاباد دامەزراوە پاشان لە ساڵ 1970 ئێمە دەبین حزبی دموکرات دێتەوە ناوچەکان ڕزگار دەکا ماوەیەک دەسەڵاتی بەدەستەوە بێت دیسان بەرحاڵ ناسازن و پێک ناین و لەژێر فشار و هێرشی دەوڵەتی مەرکەزیدا ئەوێ بەجێ دێڵێ ینی لە 46 دایمە مەسە مقاومەیەکی چەکداری گەورە هەبووە تا ئەو ساڵانی دوایی مقاومەیەکی چەکداری گەورە هەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە ئێستا تێدان پێم وایە ناڵێم بە خۆمان لەوە نەشارینەوە کەم و کۆڕی و لاوازی پارتە سیاسیەکانی پێوە دیارە بەڵام بەشێکی زۆری بەرهەمی هەلومەرجێکی سیاسیەکە ئێمە تێداین مەسەلەن ئێران ناکرێمە لەگەڵ تورکیا بەراوردیکەین ناکرێت لەگەڵ باشووری کوردستان بەراوردی ناکرێت لەگەڵ سووریا بەراوردیکەین چۆن موزاییکی نەتەوەکان لە دەرونی باش بمبورە کاک مادەح لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا کوردی ئەم پارچەی هەرێمی کوردستان ڕاپەڕین و بە مافەکانی خۆیان گەیشتن سەرڕای گلەی و گازندەکان لە ئێستادا دەبینین لەم ساڵدا لە تورکیا کوردەکان هەنگاوی باشیان ناوە لە سووریا پارتە سیاسیەکان پارتە بەرهەڵسکارەکان دەیانەوێت لەژێر یەک ئاڵا و یەک چەتر و یەک بەرەدا کۆ بنەوە و داوای مافەکانی خۆیان بکەن بۆچی ئەمە لە ئێران نابینرێت ئەو هۆکار و فاکتەرانە چین؟ من هەرویستم دەخەم بێ مەسەرەوە موزاییکی نەتەوەکان لە ئێران فەرقەکە یعنی ناکرێمە بەراوردیکەین لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا لە عێراق لەگەڵێک نەتەوە بەرەوڕووی کوردە لە تورکیا بە هەمان شێوە لە سووریا بە هەمان شێوە لە ئێران لەگەڵ شەش نەتەوە بەرەوڕووی ئێمە کاتی خۆی کە ئەزمموی حزبی دموکرات ئەزمموی دانیشتنیشی لەگەڵ دەوڵەتی مرکزی هەیە ئەم شتانە هاتوونەتە گۆڕێ مەسەلەن لەگەڵ دەوڵەتی مرکزی هەندێک جار وا بووە کە تۆ لە دانیشتنەکانە لە دانیشتانەکان بگەی بە نەتیجەیەک بەڵام لە ئێرانە هەمیشە فاشیستەکان یا مەسەلەن نەتەوەی باڵادەست بیرێک زاڵە نێویە ترس لە پارچەبوونی ئێرانە پێ وایە گەر مافێ بە کورددا دەوێت سبێنێ بە ئازەریەکە بە بەلوچەکە بە عەرەبەکەشی بدا لە نەتیجە پێ وایە لە ئێران لە داهاتووە مەسەڵەن ئێران پارچە پاشان لە ئێستادا گەرچاو لە مەسەلەکەکەین لە ئێستا سەرکوتێکی لە ڕادە بەدەر لە ئێران زانە مەسەڵەن هەر لە دوێنێ لە ساڵ ڕۆژی ترۆری دکتۆر قاسم لە شارەکان فشارێکی زۆر لەسەر خەڵک بووە دوکان و بازاردا هین قوڵفی دوکان و بازاریان بڕیوە خەڵکێکی زۆریان دەستگیر کردووە ئەمە هیچ شتێکیش نەبووە حرەکەتێکی مەدەنی سادە بووە مەسەلەن لە میسر لە ماوەی 20 ڕۆژ و وردەیەکە مەسەلەن 300
وردەی کەس کوژان قولت بێت دەمەگەرە شتی لەوێ کرا لە ئێران بکرێ هەر لە ماوەی ڕۆژدا زیاتر لەوەندە دەکوژێ ئەنی ئەو سەرکوتە کە لە ئێران زاڵە پێشی بە هەموو شتێک گرتووە دەسەڵات لە ئێران بۆ سەرکوتی بزوتنەوەکە بۆ سەرکوتی هەموو حرەکەتەکان لە هەموو مێتۆدێک و ئەبزارێک کەڵک وەردەگرێت بۆی کە سەرکوتی بکە بۆی کە نێڵێ سەر نبێنێ بەڵام لە وڵاتانی دیکە ممکنە بەو شێوەیە نەبێ. بڵێ باشە وەکو خۆت دەڵی کە ئەوەی لە میسر ڕوویدا لە ئێران ڕووی بدایە ڕەنگە کارەساتی زۆر گەورەی لێ بکەوت بایەتەوە کەواتە بۆچی تا حاڵی حاضر ئیرادەیەکی سیاسی نێودەوڵەتی بەدی ناکرێت بۆ ڕووخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و گێڕانەوەی ماف بۆ خاوەنەکانی بمانەوە نەمانەوە ئێران لە ناوچەکەدا دەسەڵاتێک بە گوێری قورسایی خۆی دەسەڵاتی شەکە مەسەن دەستی دەڕوا لە ڕێگای گروپهای جۆراوجۆرەوە کۆمەڵی بەرژەوەندی هێناوەتە گۆڕێ توانیوتی بۆ شێوێت تا ئێستا خۆی پارێزێ بەڵام پێم وایە ئێران کاتێک دەکەوێتە نێو ماملەوە کە پشتیوانیەکی جددی نێودەوڵەتی دروست بێت بەرخوردێکی جددی پێ بکرێ ئەوەیە بێتە هەڕەشەیەکی ئەمنی گەورە لە ناوچەکەدا ئەنی ئەگەر کەوتە ئەو خانەوە دڵنیام نە ئەمریکا قبولی دەکەن ئیسرائیل قبول دەکەن و وڵاتانی ئەوروپایی قبولی دەکەن بەرخوردی پێ دەکرێت بەڵام تا ئێستاش وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەمریکا لەو ڕێگایە دەگەڕێت کە لە ڕێگای و توێژ و ڕێگایەکی ئاشتی خوازانەوە هەوڵدا مەسەلەن قەناعەت بە ئێران بێنێ کە پاشەخشێکا لە پیتانی یۆرانیۆم یانە مەسەلەن هەوڵ دەدا مەسەڵەن گروپ و لایانی تر لە ئێران زەقنەوە بەشکل لە داهاتووە ڕیفۆرمێ بری کۆمەڵە کەسی تر مەسەن لە ڕیفۆرمیستەکان بێنە سەر کە مەسەلەن ئاڵوگۆڕێک لە پێکاتی ئێراندا پێک بێن چۆن کە سەختە مەسەلەن لە بە شێوەیەکی عسکەری مەسەلەن هێرش بکرێتە سەر ئێران وڵاتێکی بەربڵاوەنەتەوە و کولتوری جۆراوجۆری تێدایە کۆنتترۆلکردنی سەختە ناکرێمە لەگەڵ عێراق لەگەڵ ئەفغانستان بەراوردیکەین پانوبەرینترە بەرحاڵ حەشیمەتێکی زیاترە لەباری جوگرافیایە و بەرحاڵ فرەچەشنترە هەموو ئەمانە کۆمەڵی فاکتورن کە بۆ هەر وڵاتێک بۆ ئەمریکا بێ یا بۆ زلهێزی دیکە بێ یا بۆ ئوروپا بێ دەبێت ئەو شتانە لە نەزەرا بگرن ئێستا لە ئاستێراندا لە پەیوەندی لەگەڵەوە فقط لە دنیای دەرەوە ئەوەندەی مەچاوی لە دەکەین لە ئاست مافی مرۆڤدا مەسەلەن لەو پەیوەندیەدا تقریبا نەکرێ بڵێن ئاڵوگۆڕێک هاتووەتە گۆڕیانی مەجالێک دروست بەرەو پێشچوونێک هەیە بەرەو پێشچوونێک هەیە مەسەلەن لە پەیوەندی لەگەڵ مەسلەی مافەکانی مرۆڤ زیندانیانی سیاسی مەسلەی گرتنی کەڕوبی و موسەویستە دەبینی دنیای دەرەوە مەسەلەن ڕۆژانە لەو ڕێگاوە خەریکی فشار خستن سەر ئێرانە بە بۆنیان دێ مەسایلی ئەمنی ترکە دروستی کردەوە مەسەن کۆمەڵی بڕیارنامە دەرچووە هەموو ئەمانە ئەیەوێ بەو شێوە فشار بێنێ بڕوا لە خانەیەکە ئێران بە بنبەستێ بگەینی یان ئەوەی کە بەرحاڵ حاضر بێ نێ خۆیان کۆمەڵێک ڕیفۆرمکە یا گۆڕانکاریک لە خۆیدا دروست بێنێ یان نەبارحاڵە و کات مەسەلەن بڕیاری تر لەسەر دەدرێ و بۆ قەنەعاتە دەگەن کە ڕێگایەکی تر بگرنەبەر. بەڵێ کاک مادەح وەکو بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دیموکرات لە شاری سلێمانی پەیوەندیتان لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ پارتە سیاسیەکانی سەر گۆڕەپانی ئێستای کوردستان چۆنە؟ ئێمە بە شێوەیەکی گشتی لێرە بە تایبەت بڵم لە ئاسی کوردستان ئاگەرەمەوەی چاولەکەن هەموو ئەو هێزە کوردیانەی کە لە پێناو بەرژەوەندیەکانی گەلی کووردا خەبات دەکەن یا هەزینەیانداوە نرخیانداوە بە دۆستی خۆمانی دەزانانی و پەیوەندیمان ئاسایە لەگەڵیان و ڕۆژانەوان دێن هاتچوو دەکەن ئێمە دەڕۆینەوە شتێکی ئاساییە بەڵام لەو نێوانە بەرحاڵ بە تایبەت لێرە لەگەڵ لەکەتی نیشتمانی کوردستان چ لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە دوو هێزێک دەسەڵاتدارن پەیوەندیکی باش و دۆستانەمان هەیە و پەیوەندیش پەیوەندێکی لە مێژینەیە. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە لە ڕاگەیاندنەکانەوە باس لە دزەکردنی کۆمەڵێک بەڵگەنامەی نهێنی کرا کە باس لە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و کۆماری ئیسلامی ئێران دەکات. ئێوە وەکو حزبی دیموکرات تا چەند ئاگادارن لەم بەڵگەنامانە و تا چەند بە دوواداچوونتان بۆی کردو بۆ ڕاست و دروستی و بەڵگەنامەیە؟ وڵا ڕاستیکە پێم وایەوە دەبێت لایەنی پەیوەندیداری خۆی لەو پەیوەندیدا جوابداتەوە کاویش نوێنەری حکوومەتی هەرێمە لە تاران نیشەوە مەسەلەیەم بینیوە تاوجەی کە ئاگادار بم ڕەتیش کراوەتەوە شتەکە کە گوایە ڕاست نییە بەڵام ئەمن وەکو حزبی دموکرات کە بڵینەوە ئەرکی ئەمە نییە کە مەسەلەن بڕۆین بە دوواداچوون بکەین بۆ مەسەلەیە بەرحاڵەوە دەستگای خۆی هەیە و شوێنی خۆی هەیە دەتوانن مەسەلەن دادگایە یا مەسەلەن سەرۆکایەتی هەرێمە نازان مەسەلەن ئایا ئەو بەڵگانە ڕاستن یان نە تاوجێ کە بڵێم ئاگادار بم ڕەت کراوەتەوە. ئێوە خۆتان بە دوواداچوونتان بۆ نەکردووە پرستان نەکردووە؟ لە ڕاستیدا ناڵێم ناکەوێتە خانەی ئەرکی ئێمەوە. بەڵێ لە دیمانەیەکدا لەگەڵ دەنگی ئەمریکا
بڵێن بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا وتوتە لە ئێستادا بارودۆخی معارەزەی کورد لە ئێران باشترە لە جاران بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین کە بەرهەم و چالاکی معارەزەی کورد کەمترە لە جاران. من تا ڕادەیەکی شارم بەوە کردمە ئێستا گەر چاو لێکەین ئەوەندەی من لە پەیوەندیەکان ماگادارم لەگەڵ هەموو حیزبەکان مەسەڵەن من نێوانێکی باشمانێ وەکو حیزبی دموکراتی کوردستان ئەوەندەی دەگەڕێتەوە سەرێ من لەگەڵ ئەحزابی جۆراوجۆری کوردی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان نێوانێکی باشمان هەیە لە ئاسی ئێراندا نێوانێکی باشمان لەگەڵ حیزبە ئێرانیەکان هەیە لەگەڵ حیزبی نەتەوە جۆراوجۆرەکان لە ئێران نێوانێکی باشمان هەیە ئەمانە بۆ خۆی کۆمەڵە بەرەو پێشچوونە بەڵام ئەوەی کە شتێک نابینرێ ئەوەی کە گەر دقیق تێگەیشتنەوە بوو کەوتت هەڵکشانی حرەکەتێک نابینرێ وایە دەگەڕێتەوە بۆ شرایەتێکە لە ئێستادا زاڵم پێم وایە ڕخنەیەکی گەورە کە دەگەڕێتەوە سەر ئۆپۆزیسیۆن نەبوونی یەکگرتوویە ئێمە لە ساڵی پاردا مەسەڵەن لە بەهۆی ئادامکردنی پێنج کۆشەری سیاسیەوە بینیمان هەموو هێزەکان یەکدەنگ داوایان کردمان گرتن ببێ بە شێوەیەکی مەدەنیانە هەموو کە سەر تاسەریمان گرتنی بەڕێوە چوو پەیامێکی گەورەی تێدا بوو بۆ حیزبەکان کە دەبا لە پەیوەندی لەگەڵ مەسائلی جۆراوجۆری ترا لەگە پەیوەندی لەگەڵ ڕووداوی جۆراوجۆری ترا یەکگرتووانە عەمەلکەن هەر حیزبێک بە تەنیا هیچ پێ ناکری ئێستا کوردستان مڵکی حیزبێک بە تەنیا نیە بەڵێ ئەحزابی جۆراوجۆر دەوری تێدا دەبین لە نەتیجە یەکگرتووی بە قازانجە ئەوەی دیکەشی کە تا ئێستا مەسەڵەن کۆمەڵێک کەم و کۆڕی دەبین لێ حقەتەن پەیوەندی بە بارودۆخێکی سیاسی تایبەتەوە هەیە کە ئێمە تێداین و ئەو مەسەلەیە هەم ئەوەیە سەرکوتێک لەو دێ و زاڵە هەم ئێمە بە حکمی کۆمەڵی بەرژەوەندی ممکن نتوانین بەو شێوەی پێویست بەڵێ کاکمادە دوا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە خوێندنەوەتان چییە بۆ داهاتووی کورد لە ئێران زۆر بە کورتی وەڵامم بیتەوە من پێم وایە لە ئاستی هەموو پارچەکانی کوردستان بەگشتی مەسەلەی کورد دەڕواتە پێشەوە ئەوەی لە سووریا کراوە مەسەڵەن ئەو ڕۆژ بە شارەسەد حازرە بێت لەگەڵ کوردەکانە دانیشە حازرە بە ناسنامە بە کوردەکانەوە تازە ناگەڕێتەوە دواوە ئەوەی لە ئێران ئێستا دەیبین زمینەیەکی گەورە بۆ بزوتنەوەیکی مەدەنی هەیە تازە ناگەڕێتەوە دواوە هەرچەند سەرگوت بکرێ هەرچەند لێ بگیرێ هەرچەند لێ بکوژێ هەرچەند ئەحزابی لە تاراوگابن بەڵامی دی سەردەمەکە وای لێ هاتووە کۆمەڵی ئامرازی مۆدێرنی نوێ وەکو ڕایە کۆمەڵایەتیەکان وەکو تەلەڤیزیۆن وەکو شتی مۆدێرن هاتووەتە گۆڕێ ئەمانە بوونەتە بەعسەوەی کە وشیارێکی نەتەوەیی باش ناو خەڵکدا دروست بێت لە ئاکامی ئەمەدا دەبینی شتەکە حرەکەتەکە چوێتە پێشەوە مەسەلەن ئێستا هەر نمونەی ئەوەی کە چوێتە پێشەوە بالفەرزی مەسال هەر لە دوێنێ لە ساڵڕۆژی ترۆری دکتۆر قاسم لە سەربانگەوازی حیزبی دموکرات تۆ دەبینی مەسەن خەڵک بە شێو ڕێژەیەکی زۆر دوکان و بازاردا دەخن کەواتە لە داهاتووشدا مۆزە بەرەوە پێش ناگەڕێتەوە. بەڵێ مادە ئەحمەدی بەرپرسی پەیوەندەکانی حیزبی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتوێ. سپاس. بینەرانی ئازیز تاوتوێ ئەم ڕۆژمان کۆتایی هات تا تاوتوێیەکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن.